بینەرانی NRT سڵاوتان لەبێ. پاش ڕووداوەکانی ئەم دوایی سنووری ناوچە کێشە لە سەرەکان وەروە کێشەکانی نێوان حکوومەتی عێراق و ناوچە سونێنشینەکان و سەرەڵدانی خۆپیشاندانەکان لە سێ پارێزگای ئەنبار و نینەوە و سەلاحەدیندا دواتریش ئەنجامدانی هەڵبژاردن لە 12 پارێزگای عێراقدا لە ئێستادا بارودۆخەکە بە هێرشی سەربازی و کوشتن و برینداربوونی هاوڵاتیانی خۆپیشاندەرە و هێزە سەربازیەکانی سوپای عێراقی گەیشتووە بۆ قسەکردن لەسەر ناکۆکیەکانی پێکاتە مەزەبیەکانی عێراق و ناوچە کێشە لە سەرەکانی کورد لەگەڵ بەغدا میوانداری بەڕێز دکتۆر ئەمین عەزیز جێگیری پارێزگاری سەلاحەدینمان کردووە. دکتۆر سەرەتا بە خێراتن دەکەین دەمەوێت لێوە دەست پێ بکەم. ئایا بۆچی ئەم ڕووداوانە لە عێراقدا ڕوویانداوە دەرەنجامی ئەم ڕووداوانە بە کوێمان نەگەیەنێ؟ بڵێ سوپاسی ئەوەشەکەم لە ڕاستیدا وا بۆ ماوەیەکی زۆر ئەچێت ناڕەزایەکی زۆر هەیە لەلایەن تایفەیەکی معەنەوە کە پێوترێت تایفەی سونی و هەندێک پارێزگا هەن لە ناو عێراقدا وەکو پارێزگای ئەنبار و پارێزگای سەلاحەدین و دیالە و مووسڵ و تا ڕادەیەکی شکەرکووک ناڕەزایەکی زۆر هەیە بەرامبەر حکوومەتی ناوەند حکوومەتی اتحادی عێراق وای لیان کرد دوای ئەوەیش چەند ڕووداوێکی تر ڕوویدا یەکێک لەو ڕووداوانە ئەو حکومەی درا بەسەر تارق هاشمیە و دوا بەدوای ئەوەی کە ڕوویدا بەرامبەر ڕافع ئیساوی کە وەزیری مالیەی عێراقە کە کەسایەتێکی زۆر سەنگایی خۆی هەیە لە ناو پارێزگای ئەنبارە بۆیە ئەوانە هەمووی کۆبوونەوە بەڵام لە چیەوە تەقیەوە تەقینەوە کە لەوە تەقیەوە کە ئەو تەسەڕفەی کرا بەرامبەر وەزیرێک کە وەزیرێکی بەسیتیش نییە وەزیرێکە سوقلی خۆی هەیە کە وەختی خۆی نائیب ڕەیسی وزەرا بووە لە حکوومەتی ئەمجارەدا بووە وەزیری مالیە وای لە مۆزوعەکە کرد تەقیەوە ئەوە نەبوو تۆ لە شتێکی بەسیتەوە بێت بەیدەما شتێک بوو تەراکومی کردبوو کێ کۆمەڵی کێشە هەبوون تەراکومیان کردبوو لە ناو ئەو پارێزگانە وای لێ کرد ئەو ڕۆژە لەو ڕۆژەوە تەقیەوە و ئابۆن ماوەیەکی زۆر ئەچێت ئەو پارێزگایانە خۆپیشاندانەکەن خۆپیشاندانەکانیش ڕاستە لە هەموو پارێزگاکانە لە یەک جێگا نییە لە هەموو جێگاکان نییە و لە هەموو قەزاکانە لەو پارێزگایە لە دووسێ شوێنی معەنەدایە لەو جێگایانەدایە کە زۆر زەختیان لەسەرکرا بۆ نمونە لە ناو پارێزگای سەلاحەدیندا لە قەزای سامەڕا بە زۆری ئەکرێت لەبەرەوەی قەزای سامەڕا بۆ فترێکی زۆر ئەچی ها لە ژێر ئێش و ئەشکەندەی هێزەکانی اتحادیە حکوومەتی بەغدا تەسەڕف ئەکا بە کەیفی خۆی بەبێەوە هیچ حیسابێک بکا بۆ حکوومەتی مەحەلی پارێزگای سەلاحەدین چی ئەنجومەن بێ وەکو حکوومەتی تەشریعی و چی پارێزگاش بێ وەکو حکوومەتی تەنفیری بۆیە من بەڕێی من ئەوەی کە تەقیەوە نەتیجەی تەسەڕفاتێک و جۆرە بەکارهێنانی دیکتاتۆریەتێک لەلایەنی حکوومەتی مەرکەزیەوە بەرامبەر ئەو پارێزگایان. باشە دکتۆر ئێمە جەنابەت باس لەوەکەی جۆرێکە لە دیکتاتۆری کە لە سوڵتای عێراقیە هەیەوە وای کردووە خەڵک خۆپیشاندان بکە هەمووی چەند ڕۆژێک لەمەوبەر بوو کە هەڵبژاردنەکانی پارێزگاکان ئەنجام دران پێتوانیە درێژەدانی ئەمە جۆرێک بێ لە سیاسەتێکی ئیقلیمی یاخود وەکوی کە باسەکرێ یاخود کاریگەری هێزەکانە کە نایانەوە ئیستیقرارێت دروست بێ یانی جەنابەت ئەمە چۆن لێکە دەیتەوە؟ بێگومان کەس ناتوانین کاری ئەوە بکات کە هێزەکانی دەرەوەی عێراق دەستکاریەکەن لە هەندێک پارێزگا هانی هەندێک لە سیاسیین ئەدەن هانی هەندێک لە چۆنەڵێ حیزبەکان ئەدەن لە ناو عێراقا بەڵام با بگەڕێنەوە بۆ باسی مۆزوعی هەڵبژاردنەکانی پارێزگاکانی عێراق هەڵبژاردنەکانیش دیسانە و حکوومەت جۆرە دیکتاتۆریەتێکی لە ناو ئەنجامدانی ئەو هەڵبژاردنانەدا بەکارهێنا یەکێک لەوانە دواخستنی هەڵبژاردننی دوو پارێزگاکە دوو پارێزگایە دوو شخصی بەهێز لەو دوو پارێزگایە دابزن پارێزگای مووسڵ کە قائیمەی نجێفی کە سەرۆکی نوێنەرانی ئەنجومەن نوێنەرانی عێراقا و لە ناو پارێزگای ئەنبارە کە ڕافع ئیساوی دوای ئەوەی ئەو کاریان بەرامبەری کرد ئەم جارش مەحرومیانیش کردە و پارێزگایان مەحروم کرد لە هەڵبژاردن لەبەر ئەوەی کە وەڵا وەزعی ئەمنی خراپە ئەگەر بێت باسی وەزعی ئەمنی بکەی وەزعی ئەمنی لە بەغدا لە هەموو پارێزگاکان خراپترە وەزعی ئەمنی لە سەلاحەدینە خراپە وەزعی ئەمنی لە دیالەدا خراپە بەڵام ئەوە من پێم وایە ئەوەش زەربەیەک بوو بۆ ئەو دوو سیاسیە کە ڕافع ئیساویە لە ئەنبار و ئوسامە نجێفیە لە مووسڵ
بۆیە ئەو هەڵبژاردنانش کە ڕوویدا لە ناو پارێزگاکاندا دیسانە و ناڕزایەکی زۆر هەبوو لە خەڵکیەوە بۆ ئەو دوو پارێزگایە انتخابات هەڵبژاردن لەو دوو پارێزگایە دوا بخرێت لەبەر ئەوەی وڵا بە حجەتی ئەوی وەزعیمنی خراپە. بەڵێ دکتۆر پاش هەڵبژاردنەکان و باڵێن بەشداری خەڵک هەڵبژاردنەکان ئەوترێ نیزبەی خەڵک یەکەم باش نەبوو لە بەشداربوون لە هەڵبژاردنەکە دومیش بۆچی دوای هەڵبژاردنەکان خۆپشاندانەکان بەو ئاراستەیە ڕۆژکە خۆپشاندەر بکوژرێ هێزی سەربازی بکوژرێ ینی ئەمە چۆن لێکە درێتەوە؟ من بە بۆچوونی خۆم ئەو کێشەیە کە ڕوویدا خۆپشاندان لە پارێزگای ئەنبارەوە دەستی پێی کرد زۆر بە تونی و بە تیژیش ئەو ڕووداوی لە حەویجە ڕوویدا خۆ لە فەلوجەیش ڕوویدا لە پۆلیسیش کوژرا لە سوپای عێراقیش کوژرا لە فەلوجە و لە هاوڵاتیان و خۆپشاندەرانیش لە فەلوجە کوژرا بەڵام بۆ ئاها گەورە نەبووەوە. فترەیەکی زۆرە بەڕێی من یعنی حکوومەتی مرکزی بەغدا هەوڵ ئەدا بۆ تێکدانی وەزعی پارێزگای کەرکووک بە تایبەتی و پارێزگای سەلاحەدین بە تایبەتی ئەو دوو پارێزگایە زیاد هەوڵی تێکدانی ئەو دوو پارێزگایەدا بۆ نمونە لە کاتێکا دروستبوونی هێزەکانی دیجلە لە پارێزگای کەرکووکدا ناڕزایەکی زۆری خەڵکی ئەو دەڤەرە و مەسئولینی ئەو جێگایە وەکو پارێزگار وەکو ئەنجومەنی پارێزگا ناڕازی بوون بەرامبەر دروستبوونی ئەوە حکوومەتی مرکزی بە تایبەت سەرۆکۆزیرانی عێراق هەوڵیدا هەندێک لە پەرلەمانتارەکانی خەڵکی حەویجە ڕابکێشێ بۆ خۆی سەردانێکی پارێزگای کەرکووکی کرد و هانی ئەو خەڵکەیدا بۆ ئەوەی کە تەئیدی خەڵکی حەویجە نەکخۆ وەکو خەڵکو حەویجە بەڵکو ئەو پەرلەمانتارانەی خەڵکی حەویجە تەئیدی دروستبوونی هێزەکانی دیجلە بکەن بۆ ئەوەی کێشەیەک دروست بێت لە بینی کووردا و لە بینی عەرەبی ئەو منطقەیەدا بەڵام کورد زۆر بەعاقڵانە تەعاملی کرد لەگەڵ ئەو مەوزوعەدا یەکێک لەوانە کە عومەر جوبوریە بە سەریحی ئەیوت ئەگەر بێت و خەڵکی کەرکووک یا حەویجە خۆپشاندان بکات ئەوە خیانەت بە خیانەت لە قەڵەمی ئەدا بۆیە ئەو مەوزوعە نەجاحەتی نەهێنا ئەم جارە ئەم مەوزوعی کە دروست بوو بۆ لە حەویجەدا دروست بێ بەو شێوەیە دوایی لە پارێزگای سەلاحەدینیشدا کابرایەکی هێنایەوە قەناتێکی ئاسمانی کەناڵێکی ئاسمانی بۆ کردووەوە فترەیەکی زۆر بەماوەی 3-4 مانگێک بە کەیفی خۆی قسەی ئەکرد هانی عەرەبەکانی ئەدا بۆ ئەوەی دژی کورد بۆستن بە سەریحی دوژمنایەتی لیستی کوردستانی ئەکرد قیاداتی کوردی ئەکرد هێنایانەوە دوای ئەوەی کە 15 ساڵیش حکم درابوو بە تۆهمەتی تیرۆر کە پێش ساڵێک لەمەوبەر کەناڵی شعبی هەیە قەناتی ڕەئی هەیە کایش بشعان جوبوریە بە سەریحی و بەعەلەنی تەئیدی ڕووداوە تیرۆریستەکانی ئەکرد کەناڵەکەیت بکرێت و هەمووی تەقینەوەی هەمەر و ئەو کارە تیرۆریستیانەی ئەو کارە عسکەریانەی کە ڕووی ئەدا لە ناو هەموو عێراقا دەریە خست و شانازی پێوە کرد داعمی مەوزوعی بۆچوونی هەیە عولەمای موسلیمین و حارثەڵداری ئەکرد بۆ لە ماوەی ساڵێکە گۆڕا 180 دەرەجە بایدایەوە کە بە دەوڵەتی قانون ئەیوت دەوڵەتی فافون بە حکوومەتی بەغدا ئەیوت حکوومەی سەفەوی بۆ بایدایەوە تەئیدی حکوومەت ئەکاو دژی کورد بوەستێت ئەمە هەمووی ئەم شتانە بە بۆچوونی من شتێک بوو دژ بە ئەو پارێزگایانە کرا کە کورد وجودی هەیەت یا یەکێ لەوانە پارێزگای سەلاحەدین بە دەرەجەی 2 کەرکووکیش بە دەرەجەی 1. بەڵێ دکتۆر وەکو باسی کرد خۆپشاندانەکان بەشێک لە پارێزگای سونە نشینەکانی گرتوتەوە ئەم خۆپشاندانانەی کۆت ئەخیر کە خەڵکی تیاکوژرا و خۆپشاندەری تیاکوژرا سەرەتا لە سنووری کەرکووکەوە بوو دواتر یەکسەر گوازرایەوە بۆ سەلاحەدینەوە بیزات لەو شوێنانایە کە ئەگەر جەنابەت بە حکومەوەی کە لەوەی تۆ ئەزانی لە سنووری ناوچە کوردەکانە پێت وایە ئەمە پلان بۆ داڕژراوە یاخود جۆرێکە لەوەی کە کورد بێتە ناو ململانێکەوە نەپێتمت بە جەنابتمت یعنی دوای ئەو کێشانەی کە ڕوویدا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزی ناوەندیدا هەوڵیاندا مەوزوعەکە ببەنە عقارێکی ترەوە ئەویش ئەوەیە دروستبوونی کێشەیەک دروستکردنی کێشەیەک لە بینی کورد و عەرەبە بیکەنە مەوزوعەکە بیکەنە شەڕی کورد و عەرەب زۆر تەسریحات درا لە کاتی دروستبوونی هێزەکانی دژلە لە کەرکووک حکوومەتی ناوەند هەوڵیدا هەندێک لە شخصیاتی عەرەبی ئەو منطقەیە
بکڕێ و تەسریحاتی خراپ بدەن دژی کورد کە ئەنەوە حکوومەتی مرکزی هاتووە ینی دروستبوونی هێزەکانی دژ لە کەرکووکە کە ئەنەوە بۆ ئەوە دروست بووە شخصیاتی عربی و قەزەی عربی بپارێزێ عربی کەرکووک بپارێزێ بەرانبەر ئەوەش عربی کەرکووک هیچ کێشەیەکی نەبووە لەگەڵ کووردا هیچ تووشی هیچ شتێک نەبووە بۆیە دوایەوە دروستبوونی ئەو شخصیەتە مشعان جوبوری بەهێز دوایەوەی کە 15 ساڵ حکم دراوە قەیدێکی جنائیە هێناوێ شاری سەلاحەددین و بەکاری هێنا بۆ ماوەیەکی زۆر قوتێکی زۆری پێهێنا بوو شەو ڕۆژ لە قەناتەکەی خۆیەوە شخصێک بوو قسەیە کرد باسی ئەو مۆزوعەیە کرد هانی عەرەبەکانی ئەدا کە ئێوە دیفاع بکەن لە مافی عەرەب دیفاع بکەن لە قەزەی کەرکووک دژی مادەی 140 بوەستن هەموو ئەو شتانەی دەستکەوتەکانی کورد لە ماوەیەدا ئەم پیاوە دژێوەستا بۆیە من پێم وایە دوای ئەوەی کە هێزەکانی دژ نەجاحەتی نەهێنا لە دروستکردنی کێشەیەک بەرامبەر بینی کورد و عەرەبە هانی هەندێک خەڵک درا لەم فترەیەدا بۆ ئەوەی کێشەی تر دروست بکەنێکێک لەو کێشانە ئەو مۆزوعی ئەو تەقینەوە بوو کە لە ناو شاری حەویجەدا ڕوویدا و بەڵام بەڕێی من کورد زۆر بەعاقلانە ئەم جارە زۆر بەعاقلانە تەعاملی کرد لەگەڵ ئەم کێشەیە کێشەکەی نەکردە کێشەی خۆی بەڵکو بالعکس بە پێچەوانەوە مووقفێکی زۆر باشی هەبوو دەربارەی ئەو ڕووداوانەی کە ئێستا ڕوو ئەدا لە ناو پارێزگای سەلاحەددیندا لاش ناحی سلێمان بەگ و لە ناو پارێزگای کەرکووکدا لە قەزای حەویجە. بڵێ دکتۆر باز لە هەڵبژاردنەکانی پارێزگاکانی عێراقین ئەو شوێنانەی کە کورتی تایە جەناب ڕای جەنابەت کورد لەو ناوچانەیە نیزبەی بەشداری و ئەو دەنگانی بەدەستێناو ئایا جێی با بڵێنەوەی کە ئێوە لێ ڕازی بن یاخود بەشداری کورد لەو ناوچانەیە چۆن بوو؟ من بەپێی ئەوەی کە لە ناو پارێزگای سەلاحەددیندام و لە هەموو مۆزوعەکەدا بەشداریم کردووە ڕاستە من کاندید نەبوومە ینی مڕەشەح نەبوومە بۆ هەڵبژاردننی ئەمجارە لە بەربڕێک تاکتیکی خۆمان و لە بەربڕێک تەرتیبی خۆمان بەڵام سەرپەرشتی هەموم کردووە ئێمە لە 2005ەوە تا 2009 خاوەن 8 کورسی بووین لە پارێزگای سەلاحەددیندا بەڵام پۆستی ئیداریمان نەبوو بۆیە شتەکان و ئیشەکانمان دیار نەبوو هەندێک هەرچەندە کورسیمان زۆر بوو لە 28 کورسی ئەمە 8 کورسیمان هەبوو بەڵام لە 2009دا لە 28 کورس عفۆن لە 2005 تا 2009 لە بڕی 41 کورسیە ئێمە 8 کورسیمان هەبوو بەڵام کە کەم بووە کورسیەکان لە 2009 بوو 28 کورسی دو کورسیمان هەبوو بەڵام پۆستێکی ئیداریمان هەبوو ئەویش جێگری پارێزگاری سەلاحەددیندا مشارەکەی خەڵکی لە 2009 نزیکەی 17,000 شتێک دەنگمان هێنا لە ناو شاری خورماتوە لە دەوروبەری خورماتوو ئیشمان نەکرد و ئیشمانیش کرد بێ بەڵام دەنگمان نەبوو بەڵام ئەم جارە 2013 بەس لە ناو شاری خورماتوە نزیکەی 18,200 دەنگمان هێنا لە ناو شاری خورماتوو دەوروبەرە کەواتە دکتۆر ئەو قسەیە تا چەند ڕاستەکە نیزبەیەک بەشداری کورد لە ئەستێکی خراپتا بۆ لە ناو بڵێ ئێمە دەنگمان زۆر ئێمە نزیکەی 25 تا 30,000 دەنگمانێ لە سەلاحەددیندا بەڵام ئەوانەی کە بەشداریان کرد هەندێک هەبوو ناویان نەبوو هەندێک دەرچوو بوون لە شاری خورماتوو کۆچیان کرد بوو بەهۆی هەندێک ئەسبابەوە نەگەڕانەوە تەقینەوەکان تەسیریە بوو تەقینەوەیەکی زۆر کرا بڵێ ئەو هەلو عبووەکان سەوتی بوون بەڵام تەسیری خۆی هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە نزیکەی 4,000 دەنگمان هەیە لە دەرەوەی شاری خورماتوو توانیمان ئەم 4 ساڵ لە ئیشکردنماندا لە ناو پارێزگای سەلاحەددیندا هەندێک شخصیاتی عەرەبیمان کەسب کرد بۆ خۆمان قەنەعەتیان بە قەزێکە ئێمە بوو هاتنە پێشەوە ئەم ئێستا نزیکەی 23 22 تا 23,000 دەنگمان هەیە پێم وایە ڕێژەی دەنگدەران هەرچەندە هەندێک مەشاکریش هەبوو باش بوو لە 2009 زۆر باشتر بوو پێم وایە وەزعمان ئەگەر لە 2009 ئەم 4 ساڵە باشتر نەبێ خراپتر نابێ و خۆی ئەمێنێتەوە بەڵێ بەشداریکردنی کورد بە یەک لیست واتەمە حیزبە کوردەکان لە ناو یەک لیستدا کورد قازانجی لێ کرد یاخود دەوترێ بۆی هەموو ئەو حیزبانە لە یەک لیستا کۆبوونەوە بانگەشی هەڵبژاردنەکان با بڵێن گەرم و گوڕی پێوە دیار نەبوو ئەو تەسیری چۆن بوو لە ڕاستیدا ئێمە لە ناو پارێزگای سەلاحەددیندا لە 2009 هەر هەمان شێوە بەو شێوە بەشداریمان کرد هەموو ئەم حیزبانەی کە ئێستا بەشداریان کرد لە 2013دا لەم پرۆسی هەڵبژاردننی ئەمجارەدا هەموو لە 2009 بەشداریمان کرد ئەو وەختە گۆڕان نەبوو بزوتنەوەی گۆڕان نەبوو دوای دروست بوو ئەم جارە بزوتنەوەی گۆڕانش لەگەڵ ئێمە بوو باشترین شت بوو کە ئێمە هەر هەموو لیستە کوردستانیەکان لە ناو شاری خورماتوە لە پارێزگای سەلاحەددیندا بە یەک لیست دابەزیمان ئەوە دەوری خۆی هەبوو بەڵام کێشەکە لەوەدا ئێمە چەند زەربەیەکمان خوارد پێش ئینتیخابات بۆ نمونە لە 26 سێ واتە پێش هەڵبژاردن بە 20 ڕۆژێک
کێشەیەکی گەورە ڕوویدا ئەویش شەهید بوونی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاکسەی ڕەشید بوو عزوی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین بوو کەسێکی زۆر باش و کەسێکی زۆر سەنگایی خۆی هەبوو ئەمجا شەهید بوونی سەرۆکی ئەنجومەنی شارەوانی خورماتوو کە کاکسەید قادرە کەسێکی بەڕەگەز عەرەبە بەڵام کەسێکی زۆر باش بوو زۆر متەفاهم بوو لەگەڵ ئێمەدا دوای برینداربوونی بەڕێز کاک شەلال قایمقامی شاری خورماتوو کە کەسێکی زۆر بەتوانایە ئەم کێشەیە وای کرد ئێمە خەڵکەکە تووشی نەوعە سێک بوون کە کاندیدەکەمان لەدەستدا دوای توانیمان دوای 15 ڕۆژ ینی پێش هەڵبژاردن بە 7 ڕۆژ توانیمان کەسێکی تر دەست نیشان بکەین و لەگەڵ مفۆزەی بەغدا قسە بکەین و بیخینە جێگای کاک سەید ڕەشید ئەمانە هەمووی تەئسیراتی خۆی هەبوو لەسەر لیستەکە بەگشتی و لەسەر کاندیدەکانی بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سەلاحەدیندا بۆیە ئەمانە ئەگەر ڕووی نەدابێ ئەمەلمان وابوو زیاتر لەم دەنگانە بێنین بەڵام قەدەری خواوە بوو ئەو شتە ڕوویدا و بەڕاستی زەربەیەک بوو بەڵام هەم توانیمان خۆمان بگرینەوە جارێکی تر بیسەلمێنین بۆ خەڵک کە پارێزگای سەلاحەدین کوردی تێدایە و ئەبێ پایەک ئەبێ کورس ئەبێ ئەو بنەمایانەی کە حکوومەتی سەلاحەدینی لەسەر تەشکیل ئەکرێت لە پارێزگای سەلاحەدیندا ئەبێ کورد بەشێکی گەورە بێت بەقەدەر خۆی بێت لەو جێگایەدا. بڵێ دکتۆر باز لە کۆچی خاوڵاتیان یاخودە و خێزانانی کورد دەکرێت لە ناوچە کێشە لەسەرەکان بۆچی بە بەردەوامی کورد کۆچەکە لەو ناوچانەوە دێت بۆ شارەکانی بۆ نمونە کەرکووک و سلێمانی و گەرمیان و ئەو ناوچانە یعنی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا من هۆکارەکەی بۆ چەند خاڵێک ئەگەڕێنمەوە خاڵێکی گرنگ ئەوەیە کە هەستی نەتەوایەتی زەعیفە چونکە بۆ جاری وایە تۆڵی خەڵکەکە بۆ بارەکات بۆ کۆچەکات بۆیە کۆچەکات وەزعی خەدەمات خراپە باشە وەزعی خەدەمات خۆتەنیا بۆ کورد خراپ نییە عەرەب و تورکمانیش وەزعی خەدەماتی خراپە ئەگەر خراپێ وەزعی خەدەمات بۆ ئەوانی تر کۆچ ناکەن بۆ من کۆچەکەم دوو لەبەر وەزعی ئەمنی و ڕەوشی ئەمنی باشە ڕەوشی ئەمنی خۆتەنیا بۆ کورد خراپ نییە کورد دەسەباڵایە لەو شارەدا قایمقام کووردە جێگری پارێزگار کووردە ئیشەکانمان باش وەڵا لەبەر ئەوەی خراپە لەبەرەوەی حکوومەت یاریمی کوردستان ئەو شارە بە شاری خۆی حساب ناکە من ئەڵێم خۆیمە گلەیمان هەیە لە حکوومەت یاریمی کوردستان کە خزمەتی ئەو شارەی وەکو پێویست نەکردە بەرامبەر چۆن ئەڵێی دەست بەڵامبەر تەڵحیاتەکانمان بەرامبەر ئەوەی کە خەڵکی شاری خورماتۆی کا بۆ کورد مقابل ئەوە حکوومەت هێرم زۆر یارمەتی نەداین ڕازینیمان لەوەی کە کراوە بۆمان کراوە بەڵام کەمە بە پێی مستحقی خۆمان نییە بەڵام بۆ ئەوکانی تر کۆچ ناکەن بۆ تەنیا کورد کۆچ بکات هەندێکی تر هەیە وەزعی باشە وەزعی مادی باشە بۆ نمونە ئێستا من مامۆستای جامیعەم لە ئەسڵا مامۆستای زانکۆم پێشەوەی بمە جێگری پارێزگار من ئێستا وەزعم ئەگەر بێمە سلەیمانی و یا بێمە هەولێرا بە جێگایەکی تر بچمە شاری کەرکووکیش زۆر لە وەزعم بلەوە باشترەکەم لە ناو شاری خورماتووە بەڵام نەتەوایەتی هەستی نەتەوایەتی من ڕێگام پێنادا ئەو شارەکە تەڵحیاتماندا ئەو شارەکە خوێنمان تیای ڕشتووە ئەو شارەکە شارێکی کوردستانیە من بەجێ بێڵم لەبەر منفعەتی شخصی خۆم کە وەزعی ئەمنیم وەزعی بواری ئابووریم لە هەموو ڕوویەکەوە لە شاری خورماتوو دەرچم بۆم باشترە لەوە بمێنمە بەڵام ئەوەی کە وام لە یەکا بمێنەوە لە شاری خورماتووە حتا ئەگەر ئەو منسبەشم نەبێت ئەوەیە کە من ئەو شارە شارێکی کوردستانیە ئەبێ بە هیچ شێوەیەک جێی نەیەڵێن جا بۆیە ئەوە فترەیەک بوو خەڵکی کۆچیە کرد ئێستا خەڵکەیە لەوەدا ئەگەڕێتەوە کێشە ئەمنیەکانیش کە ڕوو ئەدات توانم بڵێم وەزعیش دووست لە زۆر دەوروبەری شاری خورماتوو باشترە لە دەوروبەری شارەکە باشترە بۆ نمونە ئەم کێشەی کە ئێستا ڕوویدا دەوروبەری خورماتوو بە تێک چوو وەزعەکە بەڵام شاری خورماتوو زۆر ئارامە تاکو ئێستا هیچ کێشەیەک ڕووی نەداوە دوای ئەوەی کە ئەم کێشانە ڕوویداوە شاری خورماتوو زۆر ئەمانە وەزعەکەش لەژێر کۆنتڕۆڵ و سەیترەدایە جا بۆیە من نابینم کۆچکردنی خەڵکی مبررێکی وای هەیە کە مەقبول بێکە من لەبەر ئەو خاڵە کۆچەکەم ئەیگەڕێنمەوە خاڵە گەورەکە ئەوەیە کە خەڵک هەستی نەتەوایەتی هەستی کوردایەتی لاواز بۆ زەعیف بەڵێ دکتۆر پێشتر باسی ئەوەت کرد کورد ڕۆڵێکی باشی بینیوە لەم لە دروستبوونی ئەم تەنگەژێ کۆتایی شارەکانی با بڵێن سونەنشینەکان و ئەو ناوچانەی کە پێوترێ ناوچەی کێشە لەسەر پێت وایە کورد ئەبێ لەو شوێنە چی بکە و حکوومەتی هەرێمی کوردستان بێت چ ڕۆڵێک ببینێ؟ بڵێ من پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ لە باشکاریەکی باشا بێت ئامادەکاریەکی باش بکە بۆ پاراستنی ئەو منطقانە شاری کەرکووک
جەلەولا، خانەقین، شاری خورمات و دەوروبەری شاری خورمات و بپارێزێ بە هەموو شێوێک ئامادەکاریکی باش بکات بۆ هەموو تاڕەیە کە ڕوەدات. ئەمە یەک. دوو، خاڵی دووهەم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان، سیاسیینی کورد چی لە هەرێم چ لە حکوومەتی مرکزی هەوڵی ئەوە بدەن کە ئاشتیان کەنەوە، ئاشتکردنەوەی ئەم دوو ئەو پارێزگا سونیانەی کە ئێستا هەڵساون لەگەڵ حکوومەتی مرکزیە و قسە بکەن و باسی خطورەتی ئەم مەوزوعەکەن. بەڕاستی وەزعەکە زۆر خەتەرە. تۆ تێکچوونی بارودۆخی 6 پارێزگا، ئینسحابی وەزیرەکانی عێراقیە ئیستیعراقی و سونەکان، خۆکێشانەوەی ئەندام پەرلەمانەکانی سونیەکان، ئەمانە هەمووی کێشەیە. ئەنی حکوومەت نابێت و بە 12 وەزیری خۆت یا بە 10 وەزیری خۆت. زۆر لە وەزیرانیش بە وەکالەتن، زۆر لە وەزیرانیش کە هەن ماون ئێستا وەزیری دەولەن لشؤون محافظات، وەزیری دەولەن مشتانە. جا بۆی بەڕاستی حکوومەتی بەم شێوەیە ناچێتە ڕێوە. ئەبێ کورد دەوری ئەوەی هەبێ ئێستا هەوڵ بدا ئاشت بوونەوەیەک بکات لە بینی ئەو خەڵکانەی کە لە حکوومەتی مرکزی و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ حەقا بوەستێ، لەگەڵ پاراستنی مافەکانی ئەو خەڵکانە کە خوراوە. بە هیچ شێوەیەک کورد ڕازی نییە لەوەی کە ئێستا ئاکرێت هێز بەکار بهێنرێت دژی خەڵکی. خۆڕاستە لە ناو ئەو خەڵکی دێشا کۆمەڵک چەکدار تێکەڵ بوونە و شتی خراپ ئەکەن، بەڵام لەگەڵشدا کۆمەڵێکی زۆر لە خەڵکەکە بێتاوانە و مافی خوراوە. بۆیە خەڵکەکە بێگومان قبولی ناکات لە حکوومەتی مرکزی بەم شێوەیە تەسەڕوف بکات. بۆیە ئەبێ کورد دەوری هەوڵ بینیە کە ئاشت بوونەوەیەک بکات، ڕێکیان خاتەوە. دووهەم، لە ئامادەکاریەکی باشا بێ، چ لەلایەن هێزەوە بێ، چ لەلایەن شتی ترەوە بێ بۆ پاراستنی ئەو جێگایانە کە زیاتر کورد نشینن. بەڵێ دوکتۆرۆ کەزانی و بەشێکی وەزیرەکانی کوردیش لە بەغا کشاونەتەوە. ئایا ئەمەش تەسیری ناوێت لەسەرەوەی کە کوردەگەر بێ نێوەنگیری بکات، خۆ بێ نێوەنگیری لەگەڵ حکوومەت و ئەو بابڵێ ئەو پێکاتانەی تری عێراقا بکات کە ئەوانیش لە ململانیان لەگەڵ حکوومەتی عێراقی. پێت وایە ئەمە چۆنە بێت؟ حکوومەتی مرکزی خەڵکی زۆری لە خۆی عاجز کرد. ینی ئەوەی کە حکوومەتی پێکهێنا و دیارە خۆ عەرەبی سونەیە، شیعەیە، کوردە، ئەو عەرەبی سونەی هەموو لە خۆ عاجز کرد. کەسێکی وانەماوە ئەوە مابوو، دوو وەزیر مابوو، محەممەد تەمیم وەزیری تەربیە ئەو استقالەیدا لەسەر ئەو ڕووداوی حەویجە، و صالح مطلق مابوو، ئەویش ئەوە تا خۆی دەستی کێشاوەتەوە. کەس نەما لە عەرەبی سونە. ئەم جاماوە تۆ کوردیش ئەوەی کە من پێم گەیشتووە، دوو وەزیرمان، وەزیری تیجارە و وەزیری سەحا، هەردووکی والکی ئیجازەی ئیجباری داوە بە وەزیرەکانمان لەگەڵ وەزیری دەرەوە، ئیجازەی ئیجباری داوە بە وەزیرەکانمان و لە وەزیرەکانی خۆی داناوە بە وەکالەت. وەزیرێک بە وەکالەت وەزارەتی تیجارە باتەڕێەوە، وەزیرێکش بە وەکالەت وەزارەتی سەحا باتەڕێەوە. لە ڕاستی ئەمە حکوومەتی نییە، ڕاستە خۆ کەمی ماوە، فترەیەکی کەمی ماوە دیسانەوە خۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت و حکوومەت تازە تەشکیل بکرێت. بەڵام من پێم باشە ئێستا وەختی ئەوە هاتووە کە حکوومەتی ناوەند ئیستیقالە بدات و حکوومەتێکی تەسریف ئەعمال دروست بێت و بە زووترین کات هەڵبژاردن بکرێت و بۆ ئەوەی ئەم جارە تەمسیلی حەقیقی هەبێ خەڵکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێ دکتۆر، ئەمە پرسیارێک لەسەر ئەم خۆپیشاندانانە بکەمەوە. لەم ڕووداوانەیە باز لە گروپە تیرۆریستەکانە کرێت کە بەتایبەتی شەڕی هێزە چەکدارەکان لەگەڵ سوپای عێراقیە. چەند جارێک باسی ئەو گروپە تیرۆریستیانە کرا. ئایا مەترسیەوە ناکرێت ئەم گروپانە بێن بۆ ناوچە کوردەکان؟ وەکو لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لە کەساتی سەربازیەکانی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد کە ویستیانە پێشڕەوی بکەن بۆ دروستخورمات و لیان دراوە. لە ڕاستیدا مەترسیەوە هەیە، بەڵام هەموو ئامادەکاریە کراوە، هەموو ئامادەباشیە کراوە، چ لە ناو شاری خورماتوە بێت، چ لە دەوروبەری شارەکانی تر بێ. ئەوەی کە من ئاگام لێ هەیە بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵکی. بۆیە من لێرەوە هەموو خەڵکی کوردستان، هەموو ئەو منتقانەی کە لە دەرەوەی هەرێمن، منتقە کوردیەکان لە دەرەوەی هەرێم، ئیطمئنانیان پێدەم کە ئێمە وەکو حکوومەتی مرکزی و وەکو بەرپرسان لەو جێگایانەدا هەموو ئامادەکاریەکی باشمان کردووە بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵکی. ئەگەر تاکو ئێستا خەبەری وانە کە بیانەوێت استیدافی کورد بکەن بە تایبەتی یا منتقە کوردیەکان بکەن،
بەڵام لە کاتێکشە ئەگەر ویستیان ئێمە ئامادەکاری باشمان کردووە بە هیچ شێوەیەک ئەوان بۆیان نییە و ناتوان نیش بێنە ناو ئەو منطقانەوە چێ ناو شاری خورماتوو بێت چ جێگاکانی تر بێت چکە ئامادە باشی باش کراوە بۆ ئەو مۆزوع بۆ بەرەنگارەبوونەوەی هەموو هێزێک چی تیرەروستی بێت چی عشایر بێت چی خەڵکی تر بێت بۆ ئەوی وەزعی شارەکەمان تێک بدات. بەڵێ دکتۆر من کۆتا پرسیارم ئەو پرسیارە بکەم کە کۆی لایەنە سیاسی کوردیەکان لە هەرێم و لە ناوچە کێشە لە سەرەکان و ئێوەش کە لەوێ بەرپرسیارەتی حکومیتان لە ئەستۆیە چ شتێ بکرێت بۆ ئەوەی ئەمانی کە باسمان کرد ڕۆڵی هەری حکوومەتی هەرێم بۆ لەسەر ناوچەکان بەزەوەی کە من مەبەستمە بێڵێم کۆی هێزە سیاسیەکان لە ناو ناوچە کێشە لە سەرەکانە پێویستە چی بکەن وەگەزانی خۆپشاندانەکان باڕاستێکی تون تیژانە ئاڕۆن و کوشتن و برینداربوونی لێکەوتۆتەوە عەدەدی کوژراوەکانیش زۆرن بۆیە پێویستە کورد لەم مەرحەلەیە چ شتێک بکات بۆی هەم گیانی وڵاتی کورد بپارێزێ و ڕێگەش لەو کۆچڕەوە بەردەوامە بگرێ من ئەمە کۆتا پرسیار ئەوەی کە پێویستە کورد بیکات یەک ریزی خۆیەتی پاراستنی یەک ریزی خۆی بەڕاستی من بە حقیقەت و ڕاستیەک هەیە باسیەکەم لە هەموو کەناڵەکان باسم کردەوە بە ڕاشکایش باسیەکەم هەموو جێگایەک ئەوەی کە ئێمە زۆر دڵمان پێی خۆشە لە شاری خورماتوو ئەوەیە کە ئێمە هەموو حیزب و لایەنە سیاسی کوردیەکان یەک دەستن یەک ریزن لە بینی خۆمانە لەوانێ هەندێک خلافاتە بێ لەسەر هەندێک مەسائل بۆ چوونی من جیاواز بێت لەگەڵ بۆ چوونی لایەنێکی ترا بۆ چوونی لایەنەکان بەرامبەر یەکتر جیاواز بێ بەڵام ڕووداوەکان سەلماندی کە ئەم هێزە کوردیانە هەرچەندە لە بینی خۆیان لەوانێ شتێکە بێت بەڵام لە کاتێکە کە کورد مستهدف بێت کوردستانیەتی شاری خورماتوو مستهدفێ هەمویان یەک ریزون و یەک دەنگن ئەوەیش کە ڕوویدا کاتێک لەگەڵ هێزەکانی دیجلەدا کێشەیەک ڕوویدا ناو شاری خورماتووە هەموو هێزە کوردستانیەکان یەک بوون و یەک دەنگ بوون بەرەنگاری ئەو مۆزوع بوونەوە ئێستەیش خوا نەخواستە ئەگەر هەر ڕووداوێکی لەو جۆرە ڕوو بدات لە منطقە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم من پێم وایە هەموو هێزە کوردستانیەکان یەک دەنگن و یەک ریزن بەرامبەری ئەو مۆزوعا بنەوە لەگەڵەوەشا ئێمە محاولە ئەکەین دائیمەن لەگەڵ هۆزەکانی سەرۆکۆزەکانی عەرەبەکانە قسەمان کردووە پێش ڕووداوەکە و دوای ڕووداوەکەش قسەمان کردووە کە ئەمە هەموو بە زەرەری خەڵک تەواو بێ زیاتر بە زەرەری ئەوان چونکە بەیانی حکوومەت لەوانەیە هێز بەکاربێنێ بەیان دژی ئەوان ئەو خۆپشن بۆی من ئێستا پێش ئەوەی کە دەست بە بەرنامەکەمان بکەین خەبەری وان پێگەیشت کە حکوومەت لە ئامادەکاریایە لە هاوردنی هێزدایە لە بەغداوە بۆ کۆنتترۆلکردنی ناحیس لێیان بەک بۆ هێرشکردن بەسەر ناحیس لێیان بەک بۆ ئەوی جارێکی تر هەیمەنەتی حکوومەت بگەڕێنێتەوە ناو ئەو هینا لە بەغداوە هێزێنراوە نەک بەکارهێنانی هێزی کوردی لە منطقەکە بۆیە بەڕاستی ئەوەی کە من دڵم پێی خۆشە زیاد و خەڵکی پێش پێی خۆشەکەم ئەوەیە کە هێزە کوردیەکان لە لەو ناوچیانە یەک ریزن یەک هەڵوێستیان هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەمینعەزیز جێگری پارێزگای سەلاحەدین سپاس بۆ بەشداری لە بەرنامەی چاوپێکەوتندا. بەڵێ بەڕێزان بەرنامەی چاوپێکەوتن بەم جۆرە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر هەر شاد.